ئەمڕۆ ئاوات عەلی بەڕێوەبەری کەناڵی NRT دوای ئامادەبوونی لە بەردەم دادوەری لێکۆڵینەوەی کەلار دەستگیر کرا و ڕەوانەی بنکەی پۆلیسی گرتن و گواستنەوەی گەرمیان کرا. هەروەها ئارام بەختیاری پەیامنێری کەناڵەکەش دوای 14 ڕۆژ لە زیندانیکردنی ئەمڕۆ بە کەفالەت ئازاد کرا. بەڵێ من پێش 2 هەفتە لەلایەن پۆلیسی کفری و دەستگیر کرام، دوای مانەوەم ڕۆژێک لە پۆلیسی کفری، دواتر ڕەوانەی پۆلیسی کەلار کرام، دواتر لێرەش ڕۆژێک مامەوە، دواتر ڕەوانەی دادگای کەلار کرام و دادوەرم بینی لەوێ. دوای ئەوەش بڕیاریدا کە بۆ ماوەی 7 ڕۆژ دەست بەسەرم کار. دوای تەوابوونی 7 ڕۆژەکە لەو ماوەشدا هیچ بە کەفارەت ڕازی نەبوو، ئازادم کات. دوای 7 ڕۆژەکەش دووبارە بڕیاریدا کە 7 ڕۆژی دیکە تازە بکاتەوە و داواشی دەکرد بەهۆیەوەی کە بەڕێوەبەری NRTش لە هەمان کات دەستکاڵی لەسەر تۆمار کراوە، ئامادە نییە بێت. داوای دەکرد بەڕێوەبەری NRTش ئامادە بێت لە پێش دادگا بۆی ڕەوتی لێکۆڵینەوە تەواو بێت. ئەمڕۆژ کە بەڕێوەبەری NRT ئامادە بوو، دادوەر بڕیاریدا کە من بە کەفارەت ئازاد بکە و بڕیاری دەست بەسەرکردن بۆ بەڕێوەبەری NRT دەرچوو. دەستگیرکردنی بەڕێوەبەر و پەیامنێرەکەی کەناڵی NRT دوای بڵاوکردنەوەی راپۆرتێک دێت لەسەر حکومدانی هاوڵاتیەک بە 11 ساڵ زیندانیکردن کە گوایە ئەو هاوڵاتیە دەستنەڕۆیی ناچاری کردووە، شیر و دایبی بۆ مناڵەکانی بدزێت و دادگا سزای توندی داوە کە دوای راپۆرتەکە سەرۆکی دادگای تاوانەکانی کەرکووک گەرمیان سکاڵای تۆمار کرد بە تۆمەتی ئەوەی راپۆرتەکە بووەتە هۆی وروژاندنی شەقام و ناوزڕاندنی دادگا. لە ئێستادا ئەمڕۆ بەڕێز دادوەری دادگای لێکۆڵینەوەی کەلار بڕیاریدا بە ئازادکردنی کاردانم تۆمەتبار ئارام بەختیار بە کەفالەت بە بڕی 1 ملیۆن دینار و لە هەمان کاتە بڕیاریشیدا بە ڕاگررتنی تۆمەتبار کاردارم بەڕێوەبەری کەناڵی NRT ئاوات عەلی تاوەکو 7/6/2017 ڕاگیراوە. لە هەمان کاتە کاردارم ئاوات عەلی دۆسیەکی ترشی بۆ کراوەتەوە، لەو دۆسی شایستە چارەنووسی نادیارە و کاردارم ئارام بەختیاریش بە هەمان شێوە دۆسیەکی تریە لەلایەن ئەنجومەنی دادوەری ئۆتای ساکە زانیاری تاوامانە لە چیلایەنێکەوەی ئێمە زانیاریمان پێگەیشت بێت لەلایەن دادوەری دادگای لێکۆڵینەوەی هەولێرەوە. ئێستا فەرمانی دەستگیرکردن بۆ دەرچۆ بە هەمان شێوە بەڕێز دادوەری دادگای لێکۆڵینەوەی کەلار بڕیاریدا بە ئازادکردنی بە دەستەبەری مسۆگەر تاوەکو لە بەردەم بەڕێز دادوەری دادگای لێکۆڵینەوەی هەولێر ئامادە بێت. ئەو دادگایی بەڕێوەبەر و پەیامنێرەکەی NRT دەست بەسەر کرد سەر بە دادگای تاوانەکانی کەرکووک گەرمیانە کە سکاڵەکار سەرۆکێتی، ئەمەش بە پێچەوانەی یاسا لێک دەدرێتەوە. سەرنج ئەدەین هەندێک کە داوای یاسایەکان زۆر زیاد دەکا، وەکو بە شکڵێ لە شکڵەکانی فشار تەماشایەکەین ئێمە لەسەر ئەو دەستگایانە ئەو ڕۆژنامە نووسانە ئەمە خاڵێکی تر پێشنەوەی ڕۆژنامە نووسە. یعنی ئێمە یاساکەمان باز لەوە بکە کە ڕۆژنامە نووس نابێ دەست بەسەر بکرێ یا دەستگیر بکرێ بهێڕێتەوە لە دەست بەسەری بۆ ماوەیەکی دوور و درێژ، وەکو ئەوی کاکاران بەختیار کە دەڕۆژ زیاترە لە دەست بەسەریە. بێگومان ئەمە شتێکە پێچەوانەی ئەو یاسایەیە، یعنی هەم فشار و هەم تەنانەت یاساکەی وەکو خۆی جێبەجێ ناکرێت لە هەرێمی کوردستان. جێبەجێ نەکردنی یاساکە و زۆربوونی داوای یاسایی لەسەر ڕۆژنامە نووسان مؤشرێکمانەیەتی ئاماژەیەکمان پێهاتێ کە ئەم داوای یاسایانە وەکو فشار لەسەر ڕۆژنامە نووس و میدیا لە هەرێمی کوردستان بەکاردێت. بڕیارە لە ڕۆژانی داهاتوودا تیمی پارێزەرانی کەناڵی NRT داواکاری بە کەفالەت ئازادکردن بخەنە بەردەم دادوەری لێکۆڵینەوەی دادگای کەلار بۆ ئازادکردنی بەڕێوەبەری کەناڵەکە کە ئێستا لە کەلار دەست بەسەرە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.